ئەمە چی هەندێک حیزبێ بەناوی ئۆپۆزیسیۆن و غەیری ئۆپۆزیسیۆنیش بەربووەتە ئێمە لە پشتەوە باسی چیەکەنەوە ئەڵێ پاریان وەرگرتووە لە حکوومەت جا حکوومەت ئەبێ ئیدانە بکرێت کە پارە نەدا بە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی پێداویستەکانی خۆی پێدابین کا دەست نەکا بە گیرفانی خەڵکە بۆ ئەوی پەنا بۆ ڕێگای حرام نەبا حیزبەکان خۆیان لێرە پێویستیان بەوە نییە بەو حیزبە شۆکە و قسانە لەسەر ئێماکە پێویستی بەوە نییە حال لە سەردەمی خۆتان نەزانن کە حکوومەت ڕووخاچیانە کرد ینی حکوومەتی بەعس تا ئەمڕۆ شەریکێکی ئەساسی پارەوەرگرن لەم دەسەڵاتە و هەمیشە کۆڵەکەی بوون پەنا بوو لە پەنای ئەو دەسەڵاتە بەڵام ئێمە هەڵوێستمان هەیە بۆ خەڵک ئەم قسانەی ئێمە کێشە بۆ ئێمە دروستەکە ئێمە لەبەر پارە نەمان کردووە لەبەر پارەش بێدەنگ نابین هیچ وەختێکیش هەڵوێستی خۆمان لەو سەردەمەشا کە لە حکوومەتا بووین بەنیازیەوەی خزمەتێ بە خەڵک پێشکەشکەین نەمە هیچ هەڵوێستێکی خۆمان نەگۆڕێ لەبەرەوەی حکوومەت بەپێی قانون بێ پارەی بێ مەبدا پارە بێ بۆ پارەی ماڵی چیە ئەو بەڕێزانێکە و جۆرە قسانەکەن و با بیزانن هەڵمەتێک هەیە لەلایەن کۆمەڵی حیزبەوە کە تەوجیه هەکرێن لە شوێنێکی ترەوە لە یەکێ لە مەرکەزەکانی قەرارەوە تەوجیه هەکرێن پەلاماری ئێمە بدەن بە بەرنامە ئێمە و برایانی کۆمەڵ و ئەو حیزبانەی تر کە هەڵوێستیان بۆ خەڵک هەیە تەحالوفێک دروست بووە بۆ پەلاماردانی ئێمە و من لێرەوە پیان ئەڵێم ئەو هەوڵە نەزۆکانەتان کۆتایی پێبێنن دمعی پاکی ئێمە شایانی ئەو قسانەی ئێوە نییە هەڵوێستی جوامێرانەی ئێمەش خەڵکی زانێت و هەر جارێکیش لەسەر ئێمە قسەیە دروستکەن وەڵامێکی جارێک بڕ ئەبینن